لە بەربەلەدیەکە نوێترین پێرفۆرمانسی یەکێک لە هونەرمەندەکان کە ئەویش ئازەر عوسمانە بەردەوامە شەوانی 8:19 ئەم مانگە لە بەربەلەدیەکەی شاری سلێمانی بێگومان بە ئامادەبوونی ژمارەیەکی بەرچاو لە هونەرمەندان و هەروەها خەڵکان لە شاری سلێمانی و بەتایبەتیش ئەو کەسانەی کە پێیان خۆشەکە ئامادەی ئەو جۆرە پێرفۆرمانسە بن. هاوکارمان پشتیوان خالید لە نمایشەکەەوە زانیاری زیاترمان پێدا. سڵاوتان لێ بێبینەرانی خۆشەویستی کورسات مەگەزن لە بەربەلەدەکەی شاری سلێمانیم. ئێرە بازارێکی ئێجگار جەنجاڵ و قەرەباڵغا لە ڕۆژدا فرۆشیاران و کڕیاران لێرە کارەکتەری سەرەچین شانۆیەکی ڕاستەقینە نمایش دەکەن، بەڵام ئەم ئێوارەیە هونەرمەندێک ئازەر عوسمان پێرفۆرمانسێکی زۆر تایبەتی کردووە لێرە و کۆمەڵێک هونەرمەندیش لێرە ئامادەن. من پێم خۆشە کە زانیاری زیاتر و وردەکاری پەرفۆرمانسەکەی ئازەر عوسمان لە زاری خۆی ببیستین و کۆمەڵێک پرسیاری ئاراسە بکەین. کاگازەر ئەگەر فەرمی بێتە ئێرە. سپاس خێرن. سڵاو لە جەنابەت. سپاس دەکەم. سەرەتا ئەگەر پێم بڵێ بیرۆکەی کارەکە لە چۆ سەرچاوی گرتووە بۆ ئەم شوێنە هەڵبژاردووە ئەم کاتە هەڵبژاردووە بۆ نمایشکردنی پێرفۆرمانسەکەت؟ هەڵبەتە بە خێرایی بۆی دەست پێ بکەم من وەکو ڕێکخەر و وەکو هونەرمەندی شکارەکەم ساڵانێکی زۆر لە بواری هونەری هاوچەرخ و بۆ هونەری سەردەمیانە و ئەم کارەژ بەربەلەدەکە ماوەی 2 ساڵێکە بێت سەرقاڵیم بە شێوەیە کارم تیاکردو کە فرەڕەهەندی بێ یاخود فرەلایەن بێ وا بێت کە کاتێک بینێر دێتە بینینی کارەکە لەو بابەتانە هەڵبژێرکە خۆی بەریەکەوێ و لە هەموو لایەنان و کاری لەسەرکراوە. ئەمە یەکسە لەوەی تۆشۆ دەست پێ بکەم بۆ بەربەلەدەکە. بەربەلەدەکە ئێمە وەکو شوێن لە یادەوەری یاخود لە بیری هەمومانە هەیە. کاتێک ئەڵێن بەربەلەدەکە یادەوەرێک چ لەڕووی قەرەباڵغی و بیاخود بەرکەوتەی بە شوێنی فرۆشتنەکانی بەرێکەی. بۆ من شوێن گرنگە چۆن بەرێکەوەم سەرەتا، چۆن لەو شوێنەوە ئەتوانم فۆرمی کارەکەم دابڕێژمەوە بە شێوەیەک کە پرسیارەکانم لەگەڵ خەڵکا دروستکەم. لەناوە مەشا من لەسەر کۆمەڵە پرسیارێکی ئیشەکەم بە شێوەیە کە سەرەتا لە ناو نیومیدیاوە لە ناو دیجیتاڵی نوێ داخڵ بووم. ئەویشەوەی کە تا چەند کاریگەری تەکنەلۆجیامان لەسەرە، تا چەند ئێمە وابەستین بە سۆشیال میدیا و یاخود کاتێک کە وێنەکە ئەبینی نەویژەوەی کە لە سەرەوە وێنە گیراوە و بە هەمان شێوە خۆشمان لەسەرەوە سەیریەکەین. پرسیارێکی وجودی یاخود پرسیارێکی ئێستایی کە ئەم فەزای خۆمانی تیاژین ڕوبەرووی بینەرێکەمەوە. لانیشتە کە بۆ من گرنگە ئەوەیە کە فەزایەکی کراوەیە جیاواز لە گەلەریە چۆن خەڵکەکە بەشدارەتە ئەویش بەشدارە بێت لەم کارە و پێکەوە بینەرێوین. من باسی ئەوەم کرد کە لە ڕۆژدا لێرە نمایشێکی شانۆی ڕاستەقینی ژیانە بینین کە خەڵکی ئاسایی لێرە کارکتەرن لە ناو ئەو شانۆیەدا، بەڵام لە کارەکەشدا لە پەرفۆرمانسەکەی تۆشدا کە دەبینین کە خەڵک سنتەرە، بەڵام لە گۆشەنیگایەکی جیاوازەوە لە بەرزیەوە دەڕوانێتە خەڵک. جگە لەوەش من لە یەکێک لە کارەکاندا بینیم کە پەیوەندی بە ژینگەشەوە هەیە. هەڵبژاردننی ئەم شوێنە هەڵبەت پەیوەندی بە تێڕوانینی تۆ هەیە بۆ ژینگە بۆ پاراستنی ژینگە یا پەیوەندی هونەر لەگەڵ ژینگەدا چۆن دەبینی؟ هەر شوێنێک لە کوردستانە بگری ئێمە کێشەی ژینگەمان هەیە لەگەڵەیە. ئەگەر سێریکە من حوت تەلەڤیزیۆن یاخود حوت فەزا هەڵبژێردراوە بۆ نمایش پێویستە بێتەوە بە ڕۆژەکانی هەفتەوە. هەرێکێک لەم ڕووداوانە کە ڕۆدەنێمە بەشدارین تایە و لەوە دەست پێکەم لەوەی کە باس لە ڕۆژەکەی ڕاستە ئەگەم کە قەرەباڵغێکی زۆر لە ڕۆژایە لێرە لەوانەیە یاریدەدەر نەبێ بۆی کە بتوانین نمایشەکەمان لێرەکەین، بەڵام شەوی زیندوێکی ترە بەخشێتەوە جاریشکە بەکارەکە. ئەوەیە کە کۆمۆنیکیشنێکی تر پەیوەندیشکە دروستەکەیتەوە بە ڕێگەی هونەرەوە پرسیارێکی تر ئاڕاستی خەڵکەکەیتەوە بە ڕێگەی هونەر و ئەیانکەیتەوە ناو فەزایەکی جیاوازتر. ژینگە لە هەموو بابەتەکانە هەیە. وەکو وتم لەم کارەمە فۆکەسم لەسەر فرەڕەهەندی کردووە جیاواز لە پرۆسەی کارێکی کەوا ورد نەبوومەوە ئەوە جەختم لەسەر نەکردوێتەوە کە لایەنێک بێت و لەسەر هێڵە ڕاستەکە بڕۆم بە پێچەوانەوە بەکراوەی بە فرەڕەهەندی کارم لەسەر کردووە تا بینەر کراوەتر بێ و ئازار بێ لە بینینە. ئازەر عوسمان زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکانت، دەستەکانە خۆش بێت. زۆر سپاس. بەڵێ خۆشەویستان، ئەوە تەواوی وردەکاری و زانیاریەکان بوو کە لە زاری هونەرمەند ئازەر عوسمانەوە کە لێرە بۆ ماوەی 2 شەو پەرفۆرمانسی بەربەلەدەکە بەڕێوە دەچێت وەک دەبینین لە پشتی منەوە کە هونەرمەندێکی زۆریش لێرە ئامادەیە و چێژ لە کارەکان دەبینن.